داگیرکردنی عێراق. چۆنیەتی پێشەویکردنی هێزەکانی هاوپەیمانان بەرەو بەغدا و هۆکاری زووتێکشکانی سوپای عێراق. شەڕی فڕۆکەخانەی بەغداد. سەردەمی دەسەڵاتدارێتی پۆڵ بریمەر و چۆنیەتی ڕازیکردنی سەرکردەکانی کورد بۆ بەشداریکردن لە ئەنجومەنی حکومدا. Saddam Hussein and his sons must leave Iraq within 48 hours. Their refusal to do so will result in military conflict, commenced at a time of our choosing. أيها الشعب العظيم، أيها النشام المجاهدون، رجال قواتنا المسلحة الباسلة. پانۆرامای گرنگترین ڕووداوەکانی دەساڵی ڕابردووی عێراق. عيش الشعب كجريمة ضد الإنسانية. دۆکیۆمنتەری شەوی شەممە کاتژمێر 8:05 لە NRT پێشکەشتان دەکرێت.